بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ لە سەر سکاڵایەکی وەزیری ئەوقافی حکوومەت هێرێم پاش ئامادەبوونی لا بەردەم دادگا بە کەفالەتی 3 ملیۆن دینار ئازاد کرا. فاروق علی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ لە ئاواڵی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە نووسینێکدا لەژێر ناونیشانی ڕاوەستانم لە بەردەمدا دووەر بەبێ ئەوەی تاوانێکم ئەنجام دابێ ئاماژەی بەوە کردووە. لەسەر راپۆرتێکی کەناڵی ئاسمانی پەیام کە ڕخنەی لا بەڕێوەبردننی ئاهەنگی ڕێزلێنانی قوتابیە یەکەمەکانی پۆلە کۆتاکانی قۆناغی ئامادەیی گرتبوو. وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی لە حکوومەت هێرێم لە دادگای هەولێر سکاڵای لەسەر تۆمار کردووە بە تۆمەتیەوەی لە راپۆرتەکەدا تەشهیری پێکراوە، ئەویش لە بەردەمدا دووەر ئامادە بووە. فاروق علی دەڵێت لە بەردەمدا دووەری لێکۆڵەر وتەم لێوەرگیرا و بێتاوانی خۆمان لە دۆسیەکە ڕاگەیاند کە مەبەستی راپۆرتەکە تەشهیر و ناوزڕاندن نەبووە، بەڵکو بەپێی ئیتیکی کاری ڕۆژنامەوانی ڕخنەمان لە شێوازی بەڕێوەبردننی ئاهەنگەکە گرتووە. دواتر بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ وەرگرتنی پەنجەمۆری تاوان ڕەوانەی بنکەی پۆلیسی تاوان کراوە و پاش ڕاگرتنی تا ڕۆژی دادگایی با بڕیاری دادوەر بە بڕی 3 ملیۆن دینار بە کەفالەت ئازاد کراوە. ئەوەی جێگەی سەرنجە راپۆرتەکە ڕخنەی لە وەزارەتی پەروەردەی کابینەی هەشت گرتووە، بەڵام وەزیری ئەوقاف سکاڵاکەی تۆمار کردووە. ئەو راپۆرتەی کەناڵی ئاسمانی پەیام ڕخنەی لە مەراسیمی ڕاگەاندنی یەکەمەکانی خوێندنی ساڵی 2018-2019 گرتبوو کە تێیدا وەک لا گرتە ڤیدۆیەکەدا دەردەکەوت کچە قوتابێکی نیقاپۆش و کوڕا قوتابێکی خوێندنی ئیسلامی لا ڕیزەکانی پێشەوە لا دەبرێن و دەبرێنە ڕیزەکانی دواوە. کەناڵی پەیام لە راپۆرتەکەیدا باسی لەوە کردووە نەدەبوو لا باڵاترین دەسەڵاتی وەزارەتی پەروەردە ئەو جیاکاریە بە هۆی سیمایانەوە لەگەڵ ئەو قوتابیانە بکرێت. ئەوەشی مایەی سەرسوڕمانە وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەت هێرێم بەپێی یاسای ژمارە 6 ساڵی 2008 خراپبەکارهێنانی ئامێرە بێتەلەکان سکاڵای تۆمار کردووە و بەپێی یاسای کاری ڕۆژنامەنووسی سکاڵاکەی تۆمار نەکردووە. لە کاتێکدا کەناڵی ئاسمانی پەیام یەکێکە لەو کەناڵانەی کە پابەندی تەواوی دروشمەکەیەتی کە دروشمی ڕاستی و ڕاشکاویە و پابەندی سەرجەم ئیتیکا ڕۆژنامەنووسیەکانە، بەڵام بەردەوام لە پاڵ ڕێگری لە تیم وستافی پەیامنێران لە ڕێگەی سکاڵا تۆمارکردنەوە هەوڵ بۆ ڕێگری و بربەستخستنا بەردەم کارەکانی دەدرێت. بەڵام کەناڵی ئاسمانی پەیام بە هیچ شێوەیەک و لەژێر کاردانەوەی هیچ بارودۆخێکدا نەچوەتە ژێرباری لادان لە پەیام و ئامانجەکانی. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام.